لەناو دروستکردنی پەیوەندی نێوان هاوڵاتی و حکوومەت کۆنگرێک ڕێکخرا. ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت لە ژێر ناونیشانی پەیوەندی نێوان هاوڵاتی و دەستگا خزمەتگوزاری حکوومیەکان کۆتایی بە پرۆژەی توانای گەنجان لە ڕووی سیاسیەوە هێنا کە ماوەی ساڵێکە پرۆژەکە بەردەوامە و چەندین کۆڕ و مێزگردی تێدا ئەنجام درراوە. ئەم پرۆژەیەکی بەهێزکردنی توانەکانی گەنج بوو لە ڕووی سیاسیەوە کە چۆن بتوانین گەنج داخلی سیاست بکرێەوە بتوان بەشدار بن لە بڕیارە سیاسەکانە و بتوان ببنە دەنگی گەل لەگەڵ نوێنەرانی پەرلەمان لە عێراقا و بتوان کێشەکانی کۆمەلگا بگەێنن. تەبعاً ئەم پرۆژەیە ماوەی ساڵێکی خایاند لە ئێستای ئەوەی کە ئێستا پێگەیشتوین کۆنفرانسی کۆتاییە، بەڵام ئێمە ویستمان ئەم کۆنگرەیە ببێتە دەرفەتێک بۆ فەرمانگە حکوومیەکان دەستکەوتی خۆیان باسکەن، ئەمەش لە پێناوەوەی کە شەفافێتی زیاتر هەبێت و کۆمەلگاش ئاگادار بێت کە ئایا ئەم فەرمانگە حکوومیانە لە ماوەی 2022 چیان کردووە و پلانی داهاتووشیان چی ئەبێت. پرۆژەکە بۆ لێک نزیکردنەوەی هاوڵاتی و حکوومەتە تاکو و هەماهەنگی یەکتر بن بۆ گەیاندنی خزمەت پێیان. لێرەدا بەڕێوەبەر و نوێنەری 11 دەستگا و فەرمانگەی حکومی بەشداریان لە پرۆژەکەدا کردووە و کار و چالاکیەکانی خۆیان بۆ ئامادەبووان دەخەنە ڕوو. ئێمە لە دایرە خۆمان بە جهودی خۆمان کەوادری خۆمان بە ئالیاتی خۆمان توانیمان زۆر کێشەی هاوڵاتیان چارەسەر بکەین. طبعاً ئێمە وەک بەڕێبەراتی هاوڕێی کەرکووک پەیجێکی تایبەتمان داناوە بۆ تەواصلکردن لەگەڵ هاوڵاتیان و نزیک بوونەوەمان چونکە هاوڵاتی دەورێکی ئەساسی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئێمە ئەگەر هاوڵاتی کێشەکان نزیک نەکاتەوە بۆ لامان لەوانەیە ئێمە تاخیر بگەینە هەنایە. پەیوەندی نێوان حکوومەت و هاوڵاتی گرنگە لە ئاستێکی زۆر باشە بێ بەداخەوە لە کەرکووکە لە ماوەی ڕابردووە ئەو پەیوەندیە دابڕاوە نەک تەنیا لە کەرکووک لە سەرجەم وڵاتەکەیە، چونکە ئەم وڵاتە تووشی قەیرانی سیاسی بووە، بۆی ئەو قەیرانە سیاسیەوە تووشی قەیرانی خزمەتگوزاریش بووە وای کردووە هاوڵاتی متمانەی بە حکوومەت نەمێنێ. بە ئامانجی پتەوکردنی پردی پەیوەندی لە نێوان هاوڵاتی و فەرمانگە حکوومیەکان ماوەی ساڵێکە ئەم پرۆژەیە بەردەوامە تاکو لەو ڕێگەیەوە دەستگا حکوومیەکان دەستکەوتی خۆیان باس بکەن لە پێناو شەفافەتی زیاتر. هەوار فارس، کەناڵی کەرکووک.